هاتوون بۆ گوندی عەسکەر لە ناحی ئاغجەلەری سەر بە قەزای چەمچەماڵ. زێدی 4 کەس لە دەستەی دامەزرێنەرانی سوپای عێراقا. پاش سەدەیەک لە دامەزراندنی سوپای عێراق، خەڵکی گوندەکە مێژووی و بەرپرسە سەربازیانی گوندەکەیان دەگێڕنەوە کە جەعفەر عەسکەری دیارترینیانە و کراوە بە وەزیری بەرگری ئەو کاتی حکومەتی عێراق. سێ براشی هەبووە بە ناوی عەلی تەحسین. جەعفەر پاش بوونی بە وەزیری بەرگری چەندین جار سەردانی گوندەکەی خۆی کردوتەوە و لێرە لەسەر ڕاستپاردەی ئەو بۆ یەکەمین جار و لە ساڵی 1933 قوتابخانە بۆ گوندەکە دروست کراوە کە دێ سەردانی ئەم گوندەکە لەلایەن مامە عەبدوڵڵا شێخ عەبدوڵڵای عەسکەر پێشوازیەکی گەرمی لێکرد شوێنێکمان هەیە ئەلێرانە پێوتێ سەر و چاوە لەوێ تەرتیباتێکی بۆکەن و وەلحاصل ساباتێکی و هەندێک خواردنی ئەو سەردەمە ئیتر چی هەبووە میواندارێکی باشی ئەکەن و لە هەموو پێویستیەکان و ئیتر ئەویش کە ئەچێتە میوانی بەبێتە میوانی ماوەڵا لە سەر و چاوە گوایە بە قسەی ئەوەی کەوا بینیوێتی خۆی هەڵکردو چۆتە ناو ئاوەکە و لەوانە دەموچاوی شۆری و دوو مسئایە کوردی ئۆخەی نەمردم وەتەن ئەم جارەش پێشاد بوومەوە. بەکر ستقی عەسکەری ناوێکی تری ئاشنا و دیاری ناو دامەزرێنەرانی سوپای عێراقە و وەک خەڵکی گوندەکە دەڵێن خزمی جەعفەر عەسکەری بووە و بۆ یەکەمین جار لەسەر ئاستی عێراق و ڕۆژهەڵاتی ناوڕاست لە ساڵی 1936 یەکەمین کودەتای سەربازی ئەنجام داوە. یەکێ لە ئامانجە گەورەکانی کودەتاکەی بەکر ستقی کە کردوەتی دروستکردنی دەوڵەتی گەورەی کوردی بووە لە هەر چوار پارچەی کوردستان. تەنانەت هەندێک لە مێژوونووسان باسیەوەکەن کە نەخشە یان خەریتەی هەر چوار پارچەی کوردستانی پێ بووە و کە بەهۆی دەوڵەتێکی کوردی چیانێک بۆ کورد دروست بکات. ئەگەرچی ئێسانەوەی ئەو سەربازانە لە گوندەکە نەماون و پێش چەند ساڵێک لەمەوبەر دوای نەوەیان کە ژنێک بووە لەم خانۆدا گیانی لەدەستداوە، بەڵام ناو و یادەوەریان نەوە دوایەوە گێڕدراوەتەوە. ئەگەرچی دانیشتوانی گوندەکە شانازی بە دەستەی دامەزرێنەرانی سوپای عێراقەوەکەن بەهۆی ئەوەی بەشێکیان کورد بوون و نیشتەجێ ئەم گوندە بوونە، لە هەمان کاتدا زۆرینەی گوندەکە لە ساڵیادی دامەزراندنی سوپای عێراق خەفەتبارن بەهۆی ئەوەی لە مانگی 5 ساڵی 1970 لەلایەن سوپای عێراقەوە گوندەکەیان بردومان کراوە و بە چەکی کیمیاوی زیاتر لە 200 کەسیان شەهید و ئەنفالکراون. سەی ئایاری هەموو ساڵێک دانیشتوانی گوندەکە لە مۆنومێنتی تایبەت بە ئەنفالکراوانی سنوورەکە یادی کیمیابارانکردن و شەهیدانی گوندەکەیان دەکەنەوە. ئەوەی بە عەمەل هادۆسا جاش هەبوو تاڵانی کرد مریشک و جوچک و مێگە لەمە ڕوو هەر هەمووی ئیتر دوای شەمیان بە شۆفڵ ڕووخان. نە باوکم ماوە، نە برام ماوە، نە خاڵم ماوە، نە مام ماوە، نە خوشکم ماوە، نە پورم ماوە، هەمووی ئەنفالە. لە کۆی 14 کەسی دەستەی دامەزرێنەرانی سوپای عێراق 8 کەسیان کورد بوون، 4یان خەڵکی ئەم گوندە بوونە کە لە 6 کانونی دووەمی ساڵی 1921 سوپای عێراقیان دامەزراند. ڕزگار جەبارێن ئارتی گوندی عەسکەر.